خۆشەویستان لە تەوەرەی یەکەمی ئەمڕۆی پرۆگرامی پەیامی ڕۆژدا وەک لە سەرەتاش ئاماژەمان پێکرد ساڵی نوێی کۆچیە ساڵی 1447 کۆچیە تەوەری یەکەممان تایبەت کردووە بە کۆمەڵێک بابەتی ئەدەبی و هونەری و کۆمەڵێک سرود و مناجاتی ئاینی لەگەڵ کۆمەڵێک گەنجی خۆشەویست کە لە ستۆدیۆ ئامادەن ئەیان ناسێنین هەریەک لە محەممەد دڵشاد سرودبێژ هەروەها محەممەد ڕەباتی سرودبێژ کاکە سابات بەختیار دەبژەنیە خوا بەخێر بێن ئەوە ئێوە هەر ئاوا چەند گەنجێکن کۆبوونەتەوە یان گروپێکتانەیە و گروپەکەتان ناوی هەیە بەڕاست با لە تۆ دەست پێ بکەین. بسم الله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. پێشەگەر سەرەتا دەستخۆشە مەرنامەجانەتان لێ یەکەم خوا سەرکەوتە فراز بن. ساڵی نوێی کۆچی 1447 پیرۆزەکەم لە گشت مسلمانانی جیهان بەتایبەتر لە مسلمانانی کوردستان هیوادارم ئەم جەژنە ببێت تەمای خێر و خۆشی بەرەکەت بۆ تەواوی مسلمانان و عیزەت بگەڕێتەوە بۆ ئیسلام سەرکەوتن بەتایبەتر بۆ ئەهلی فەڵەستین ڕزگاریان بێت لە زوڵم و زۆرداری زاڵمان. وەڵا بۆ لە خزمەت پرسیارەکە جەنابتە ئێمە گروپێکین چەند گەنجێکین کۆبوونێتەوە گروپێکمان داناوە کە بە ناوی گروپی پیری ڕەبانی پیری ڕەبانی مرتان گەنجن یاخوا سەرکەوت بەخێر بن یاخوا. ئەمڕۆ چیتان ئامادە کردووە بە بۆنەی ساڵیادی کۆچیەوە ئەو بابەتانی کە ئەتانێت پێشکەشیکەن زیاتر لە چ بوارێکا خۆی ئەبینێتەوە؟ بەڵێ تایبەتە بەم ڕۆژانە بەم ساڵیادی کۆچیە ئیشتاڵا چەند بەرهەمێکی جوان لە خزمەتانە پێشکەشەکەین کە تایبەتە بەم ڕۆژانە کە یادی ساڵی نوێی کۆچیە. زۆر باش. کاک محەممەد ڕۆباسی ئەگەر بەڕێزیشتان پامی خۆتان لە ساڵیادی کۆچیا بگەن و ئینجا بچینە سەر و بەرهەمانی کامە بزان کردووە بۆی کە زیاتر بینەران و بیسەران گۆش بکەین بۆ سەدا و ئاوازانی کامادزان کردو. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. أول سپاس بۆ ئەم دەرفەتە لە خزمەتانە پیرۆزبایی ئەم ڕۆژە مبارەکە لە ئێوەش و لە تەواوی بینەرانی شاشە جوانەکەتانەکەین و مسلمانان. ڕۆژی کۆچی با بڵێن یان ساڵی کۆچی گۆڕینی دارولکوفرە بۆ دارولئیسلام ئەم ڕۆژە مبارەکە داواکارین لە خوای گەورە کە تەواوی مسلمانانمان سەربەرز کە عیزەت بگەڕێتەوە بۆ ئیسلام بە تایبەت مسلمانانی غەزە و داواکارم لە خوای گەورە کە ئێوەش هەمیشە هەروە بەردەوام و شاشە ڕەنگین و بەرنامەی باشتر و جوانتر پێشکەش بکەن. بە ساباتی هەر چەنە بەدەفتەسی پێکرد تۆش پەیامێک ئەگەر هەیە ئەگەر پیرۆزبایی قسێکت دێ لەم ڕۆژە فەرموو. سپاسانەکەم سپاسیان بەرنامە جوانەکەم پیرۆزبایی ساڵیادی نوێی کۆچیتان لێ یەکەم لە هەموو مسلمانان بە تایبەتی مسلمانانی کورد هیوادارم هەمیشە تەندروست و لەش ساڵ بن. یاخوا بەخێر بن. دووبارە بەخێر بێت. بەرهەمێکمان پێشکەش بکەن یەکەم بەرهەمتان. کاک محەممەد ڕەواتی تۆ یان کاکە محەممەدەوە ئیشتاڵا هەر بەیەکەوە لە خزمەتانە. زۆر باش. بابەتەکەمان چێ پێشووی دەست پێ بکەین ئەگەر بیناسێنن بەڵێ باسی یادی بڵێن کۆچی پێغەمبەرەکە سەڵڵاهو عەلەیهی وسەلەم لەو غارەیدا لەو غارە شعرێکی فۆلکلۆری کوردی لەناو ئاوازەکەشی دیارە هەر لەو غارەیدا لەو غارایە ئەو دوو جوانە لەو غارایە لەو غارەیدا لەو غارایە ئەو دوو جوانە لەو غارایە ئەبوو بەکر و پێغەمبەر هەردووکیان وا لەو غارە ئەبوو بەکر و پێغەمبەر هەردووکیان وا لەو غارەیە عنکەبوت خێمەی دانایە کۆتر کردی هێلانایە عنکەبوت خێمەی دانایە کۆتر کردی هێلانایە تا لە شەڕی کافرەیان ڕزگاریان بێ ئەو دوانە تا
هەردووکیان وا لەو غارەیە ئەبوو بەکر جار بەجار دڵی خەتارەی ئاکرد ئەبوو بەکر جار بەجار دڵی خەرەی ئەکرد لەبەر زاتی پێغەمبەر دوعای خێری زۆرە کرد لەبەر زاتی پێغەمبەر دوعای خێری زۆرە یان پێغەمبەر جادەی فەرموو مەترسە ئەی یاری من پێغەمبەر جادەی فەرموو مەترسە ئەی یاری من ئاگاداری حاڵمانە خالق و سەرداری من ئاگاداری حاڵمانە خالق و سەرداری من لەو غارەیدا لەو غارەیە ئەو دوو جوانە لەو غارەیە لەو غارەیدا لەو غارەیە ئەو دوو جوانە لەو غارەیە هەموو بەکر و پێغەمبەر هەردووکیان لەو غارەیە ئەبوو بەکر و پێغەمبەر هەردووکیان لەو غارەیە دەستان خۆش بێ دەستان ئەخوا. خۆش بێ سواسان ئەخوا. بێگومان پێغەمبەر صلی الله علیه وسلم صلی الله کاتێک علیه کۆچەکە وسلم. لەگەڵ ئیمامی ئەبوبەکر دەچنەوە ئەشکەوتە خۆی لە خۆی ئەمە چیرۆکێکی زۆر گەورە و گرنگە ینی ئێوەش بەم مناجات و بەم شعر و سرودە زۆر جوان ینی وێنەیەکی جوانتان بۆ دروست کرد بەڕاستی هەم داوی جاڵجاڵۆکە هەموو کۆترەی کە هێلانە ئەکا کاتێک ئەمانە بنەوەی کە کافرەکان دێنە ئەوێ قوڕیش سەریان لێ تێگەچێڵن کەس نەهاتۆتە ئێرە چکەوتا دەمی ئەشکەوتەکە بە داوی جاڵجاڵۆکە گیرا و کۆترش لێرە هێلانەی کرد و هەڵە بڵێ بیریان بۆ ئەوە ناچێ ڕاستە هەر ئەقام بۆ ناسێ نازانم ئەو پرسیارە بکەم تێکستەکان چۆن هەڵەبژێرن ئێوە چه شعرێک زیاتر بەکارهێن بۆ بەرهەمەکانتان ئەگەر کامتان جوابێنەوە نازانم من هەستەکەم هەستەکەم کاک محەممەد ڕۆباتی ئەسێری ئەوە کاکە ئەوان براگەوری من و مامۆسامانە بەڵام لەسەر شعر کە ئەفەرمون یعنی ئێستا بۆ نمونە لە یادی ئیسرامی عراجا بە بڵێنە بک ئەو شعرێک کە ئەی خوێنیتانە تایبەت بێ بەو باسە چکە ئەو مجلیسە و ئەو کەسانی کە دانشن لەبەر ئەو باسە کۆبوونەتەوە و ئێستا ئەمڕۆ لە خزمەت جەنابتانین ئەمڕۆ بۆ یادی هیجرەت کۆبووینەتەوە کەواتە ئەبێ بابەتەکانمان هەم لە قسەکانمانە هەم لە سرود و هەندراوەکانشە تایبەت بێ بەو بابەتە مامۆسایانی گەورەش بوون مامۆسای نالی مامۆسای مەحوی مامۆسا عەبدولکەریم مدەڕیس چەندەها شعری فراوانیان لەسەر میادە گەورانە هەیە چەندەها شعری جوان کە ئەمەنە بە دەڵێنەمە ئەچێتە ڕۆحەوانێ ئەڵەی خوب بزەبت لە ناو ئەو وەزعای لەو حاڵای کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چەنە ئازێتیان ناوە چەنە ناڕەحەتی ئەدینێ لە پێناوی ئەم ئومەتە یا دڵسۆزی و وەفاداری حەزەتی ئەبوبەکر سیدیق لە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە ئامادەی گیانی خۆی بەخت کاتەنها لەبەرەی ئەو ئەزەتی پێنەگا ئەو حەدەسەی کە قاچە کاتە ئەو شوێنەی کە کونی مارەکەوانێ و مارەکە هەیە پێوەیەدا لەبەر ذاتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تەنها لەبەرەوەی کە لەو خەوە بێدار نەبێتوانێ خۆی ئەگرێت تا ئاخر جار فرمێس بە چاوی مبارەکی هەیەتە خوارانێ و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بێدار بێتەوە کە ئەمەش هەمووی پڕە لە حەدەس و پڕە لەوەی کە ئەگەر ئینسانێکی هۆشمەند و عاقڵ هەبێ ئەمەی بەسە بۆ ئەوەی کە ببینێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە پێناوی ئومەتەکەیە چه ناڕەحەتیەکی دیوە چه ژانێکی دیوە کە ئەم ئیسلامە تێسە گەیشتۆتە ئێمە هەروە بە ئاسانی نەبووە ڕاست دەستخۆش بە کاکە محەممەد ئێوە بۆ ئەم بابەتانە کاتێک لە مزگەوتێک لە ئاهەنگێک لە بەرنامەیەکی کەناڵێکی ئاسمانی ئاوبانگکردن پێشتر خۆتان بۆ بابەتەکان ئامادەکەن یان ئەڵێ ئەوەندە ئەم بابەتانە دووبارە بۆتەوە خۆ ئامادەکردنی ناوێ هەر بزانن لەسەر چ بابەتێکە
شتەکان ڕێگە خەن و یەکسەر دێن حازرە بن. بڵێ وەڵای ئێمە بڵین بابەتەکان ئەگۆڕێ ئێستا مانگی ڕەمەزان سرود و مناجاتی تایبەت بخۆی هەیە مانگی مەولود ئەزانم پێشتر پرۆڤە ئەکەن بۆ ئەو بابەتیان پێویستە بەڵێ بێگومان پرۆڤێ لەسەر ئەکەین وەکوتم لە هەر شوێنە و بڵین هەر بابەتە و تایبەتە بە شتێک تایبەتە بە چەند سرودە چەند مناجاتێک لە مانگی مەولودە چەند مناجاتێکمان هەیە لە مانگی ڕەمەزانە چەند مناجاتێک و چەند سرودێکمان هەیە لە میادی هیجرەتە لە سەری ساڵی کۆچیە چەند سرودێکمان هەیە پێشتر خۆمانی بۆ ئامادە ئەکەین ئامادەکاری بۆ ئەوکەین اینجا دەستەکەین بە ئەو کاری کە ئەمانەیە ئەنجامی بین. باش بابەتێکی دیکە گەر حازر بێت چیتان حازرە حەزەکەین ئەمڕۆ زیاتر ئێوە شت پێشۆشکەن مناجاتێکە باز لە حەدەسەکانی هیجرەتەکە باز لە وەختەی کە کافرەکان کۆ بنانە پلاندانێن بۆ شەهیدکردنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە خزمەتان ئامەتان پێشکەش فەرموون. ئەمەش چیرۆکی یاری غەریبە باسی کۆچکردن لە بۆ یەسریبە وایان بڕیاردا کافرەکان لە هەموو هۆزێ شمشێر هەڵگرێ جوانێ پڕهێزێ گشەهیدی کەنە نەک بە یەک و دوو تا لە ناو عەرەب ببێن بەعدوو لە بۆ ئەم فکرایە جوبریلی ئەمین خەبەرداری کرد ختم المرسلين وأمري فرمو علي لو شوا بنوي لجيقي نستني أوا خوشي هات دار قيلاي درقان قنيكي بيني شركري آزا لويا حلي قرمشتي وردخاك بو منعي حسي كفاري ناباك خويندي بوخاكا بقرباني بم أولي ياسين حتى قيشت لا يبصرون خدا منعي كره حسي بصريان بو مشتخاكا رشتي بصريان بيان نزاني خوي دركر في الفور لقلبه بكر شون غاري ثور كاتي حاضيب كفاري بتحال كاتي حاضيب كافري بتحال كوافي غمر ري ولمال قريان لشارع إخوار وجور بدوري شارع بنزيك ودور واختي الريان كل دركا كي لو كاتت بو بكري نازدا ترسي أو ترسي جياني نبيبو شون سر ماضي فخري جليبو لو يا كيفر موشاي صاحبنا لا تحزن إن الله معنا يعني غم خوالة قلمانا فرشتي خواه هاو من ظلمان
جا خوا ناردی بۆ ئەو سەروەرە کۆترە باریکە و جۆڵایی کەرە کۆتر بە هێلکە و هێلانەکەی خۆی جۆڵایی کەرە بەهۆی تاکۆی پەردەیان هێدا لە دەرگاکەی کافر غافڵ بوون لە تەحقیقی غار ئەوان ڕۆیشتن ئەم جارە سدیق دووبارە کەوتە گەریان تەحقیق لێی فڕێ ئەدا پەرد و دەرد و ماڵ لێی فڕێ ئەدا بەرد و درک و داڵ پڕی ئەکردۆ شوێنی مشک و مار تەنها شوێنێ ماکوی خۆی نایە سەر بۆ دەفعی زەرەر لە خەیر البەشەر لەبەر هیلاکی دڵی بێ لەبەر هیلاکی دڵ بێ قوربانی سەری نازداری خستە سەرڕانی لەو کاتە بووماورێ بە ئازار دای لە پەنجەی پێی بوو بەکری نازدار لە ئێشی ژەهری ماری بێ ئەمان فرمێسکی چاوی ئەڕژا بە دامان یەک دوو قەترەیە دای لە گۆنای ئەو کە ڕەسوول الله بە قوربانی بن بێدار بوو لە خەو پرسی ئەسبابی ئازاری سەدیق کە ئاگادار بوو لە حاڵی ڕەفیق دای لە پەنجەی پێی تفی بە سەفا خوا بەو تفەی بۆ کرد بە شیفا پڕ بە ئاسمان پڕ بێ بە زەمین صلوات بێ لە دیار ختم المرسلین یاخوا دەنگت نەڕزە و دەنگت خۆش بێت تۆ جا کاکە ساباتی شخصە گریان لە پاڵخۆتە سەرگزشتێکی زۆر ینی نایە بە بۆی کە باس لە هاوڵی پێغەمبەرەکە ئەبوبەکر سیدیق کە هەموو سەرۆت و سامان و بە ماڵ و بە گیان هەموو شتێکی کردە خزمەت پێغەمبەرمانەوە دووری خوای لەسەر بێ و بەسەدای کاک محەممەدیش گوێبیستی بووین دەست خۆش بێت وا زۆر تایبەت بوو زۆر کاکە سابات پرسیارێکی تایبەتە با لێ بکەم یعنی هۆی چی بوو ئاوا جۆش و خۆش گرتیتی و چاوت پڕ بوو لە فرمێسک ینی لەگەڵ ئەم تێکست و چۆنەڵێ ئەو چیرۆکە هێنایە بەرچاوی خۆ ینی هۆی چی بووات لێ هات والله قوربانگیان هۆی محەبەتی ئەو سەحابە نازدارانە بۆ لە خزمەت ڕەسوڵی ئەمینە کە ئەو محەبەتە زۆرەیان بۆی هەبووە و هەموو یان گیان فیدایان کردو لە پێناویە و بەڕاستی ئەمە هەرچە نەگەین ناگەینە بۆ سەحابان ینی چەندێک کۆڵ بین چەندێک گیان فیداییکەین چەندێک ببەخشین هێشتا بەقیر نیوێوانمان پێ ناکەین خۆی وش مهمە ئێمە دوای 1447 ساڵ گەنجێکی وەکو تۆ هەر بەناوهێنانی پێغەمبەر بەم چیرۆکە صلی الله علیه وسلم چاوی پڕ بێ لە فرمێسک ئێوە گاڵتە نییە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێ براکانم ئەفەرمون ئەی ئێمە ئەفەرمون ئێوە هاوڵ و یاوەری منن براکانم ئەوانن کە منیان لە ناوانی و دوای ئێوە دێن وانە ئینشاء الله لە حەوزی کەوسەر بەدەستی مبارەکی خۆی ئاوایات بە هەموو ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە ئێمە و بە ئێوە و بە بەرانی پشتی کامێرە و بە بینەر و بیسەرەکانشمان ئاوێتە بوون لەگەڵ ئەو تێکستانە لەگەڵ ئەو ئاواز و سەدای کەیڵێنەوە تا چەندێک کاریگەری هەیە کاک محەممەد لەسەر ئەوی کە ئێڵێن وەڵا خۆی ئەو کەسە دەورە بینێ کە ئیخلاسی هەبێ بەخوای گەورە سەرەتا ئیخلاسی هەبێ بەخوای گەورە دواتر محیبەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە دڵیا بێ سەحابەکان پیاوچاکان اینجا دوایە کە خۆی بەرەبەر خوای گەورە ئەم سۆز و ئەتفا خاتە دڵیەوە
پێویستە ئیخلاص هەبێت لە هەموو کارێکا بەتایبەتر لە کاری مەداحیە پێویستە زۆر ئیخلاص هەبێت دڵە وابەستە بە بەخوای گەورەوە بە محیبەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە پیاوچاکانە بە سەحابە پێویستە زۆر خۆی ئەوانی کە دەرەکەون وەکو جەنابتان مەداح و سرود بێژ و ئیعلامیەکان و ئەمانە زۆر گرنگە ئاگایان لەو خاڵەوە کە باست کرد لە خۆ نەگۆڕان و ینی خۆجیانەکردنەوە لە خەڵک و من شتێکی ترم و خەڵک شتێکی ترەوە ئەو زۆر گرنگە بەڕاستی زۆر ئیخلاص مهمە اینجا خۆ بە کەمزانی لە هەموو بابەتێکی ژیانە بەتایبەتر لەم ئیشی ئێمە بۆ دینی ئەکەین پێویستە خۆ بە کەمزانێکی زۆرە هەبێت نەڵێ من شتێکم و لە خەڵک جیاوازم ئەبێ خۆ بە کەمزانی نەهەبێ خی گەورە اینجا سەرتەخات ئەسڵ بەرپرسیارەتی لەسەر شانێوانی بەتەکیید ئێمە هەتا کەم قسە بکەین ئەمڕۆ باشترەوانیە کاکدانە ئەو دەرفەتە بین بە بەڕێسان ئەگەر بەرهەمێکی ترتان ئامادە بێ تۆم جارە بە تەنیا شتێکە حاضر نییە کاک محەممەد بەسەرچا لە خزمەت جارە من تۆ براگەرە من کۆرس خی گەورە لە یەکترتان نەکەشە دیدەکەم لەو ڕۆژەوە من ئاشناتم ڕۆحەکەم ئاشنایەکی بەیان و دڵفیداتم ڕۆحەکەیە ئاشنایەکی بەیان و دڵفیداتم هر خريكي سيري سوري وضحات روحك ديدك لو روجها من آشنات روحك آشنايكي بيان بفدات روحك آشنایەکی بەگیانە دا لە چاوی موشیدی تۆ بەیعەتم وەرگرتووە ڕۆژ و شەو مەجذوبی حەوشی خانەقاتم ڕۆحەکەیە ڕۆژ و شەو مەجذوبی حەوشی خانەقاتم ڕۆحەکەیە دیدەکەم ڕۆژەوە من ئاشناتم ڕۆحەکەیە ئاشنایەکی بەیان و دڵفیداتم ڕۆحەکەیە خۆم ئەسیری پەرچەمی داوی بەڵاتم ڕۆحەکەیە خۆم ئەسیری پەرچەمی داوی بەڵاتم ڕۆحەکەیە هەر لە کوردستانەوە تا مەدینەی پاکی تۆ هەر لە کوردستانەوە تا مەدینەی پاکی تۆ شەبکە گوڵ بچنم بەدڵ لەو عەترەی دامانی تۆ پێشکەشی تۆ بێ عەزیزی خوا عەزیزی خەڵق و شافع ڕۆی جەزا پێشکەشی تۆ بێ عەزیزی خوا عەزیزی خەڵق و شافع ڕۆی جەزا دیدەکەم لە
ئاشناتم ڕۆحەکە دیلەکەم لەو ڕۆژەوە من ئاشناتم ڕۆحەکە ئاشنایەکی بەگیان و دڵفیداتم ڕۆحەکە ئاشنایەکی بەگیان و دڵفیداتم ڕۆحەکە هەر لە کوردستانەوە تا مەدینەی پاکی تۆ شەبکە گوڵ بچنم بەدڵ لەو عەترەی دامانی تۆ پێشکەشی تۆ بێ عەزیزی خوا عەزیزی خەڵق و شافیع ڕۆی جەزا پێشکەشی تۆ بێ عەزیزی خوا حەبیبی خەڵق و شافیع ڕۆی جەزا شەو ئەزانی بۆچی هەردە و ڕووخولی ڕووی تۆ ئەدا شەو ئەزانی بۆچی هەردە و ڕووخولی ڕووی تۆ ئەدا تا بزانی من کە پەروانەی چراتم ڕۆحەکە تا بزانی من کە پەروانەی چراتم ڕۆحەکە هەر لە کوردستانەوە تا مەدینەی پاکی تۆ شەبکە گوڵ بچنم بەدڵ لەو عەترەی دامانی تۆ پێشکەشی تۆ بێ عەزیزی خوا عەزیزی خەڵق و شافیع ڕۆی جەزا پێشکەشی تۆ بێ عەزیزی خوا عەزیزی خەڵق و شافیع ڕۆی جەزا دەنگتان خۆش بێ خوا دووبارە نازانم چی بڵم بەرهەمەکە زۆر زۆر تایبەت بوو تایبەت بوو ڕاستە زۆر. کاک محەممەد ئێوە چەند جارێکم میوانداریمان کردون بە خۆشحاڵیەوە تەشریفتانە ناوە ئێوە وەکو سرود بێژ لە گروپەکەی خۆتانە و گەنجانێک کۆبنتەوە هەرم دوانەتانە نیان کەسیکەتان لەگەڵایە بەنسبەت دەبژەنینیشەوە هەر کاکە کاکە ساباتیان کەسی تر ینی هەیە. برا و گەنجی کەشتان لەگەڵایە لە خزمەتەوەڵا بڵێم کۆمەڵە کەسێکی تر دەنگخۆشی ترمان لەگەڵام بەڵام ها لە قۆناغی فێربوونە لە قۆناغی ئەوانیان لە بەردەم کامێرە تۆزە سترێس و ئەوە جارە شعرەکانیان باش بۆ ئامادە ناکرێ قەلەقە بن دەمیان تۆزێکە لەگەڵیان نەگونجاوە بۆکو دەفلێدەری شێمە ئەمڕۆ بەداخەوە ئامادە نەبوون لەبەرەوەی خوێندکارن و مەشغوڵی سعی و دەرس و کاکە ئەنەسمانێ کاکە ئەنەس کاکە مستەفا و کاکە ئەنەس ئەو هاتە چەنەها دەبلێدەری ترمان هەیە و ینی سپاس بخوا گروپێکی ڕێکوپێک و جوان و کۆمەڵە گەنجێکی وەکو ئەمما موسا بەڕێزانەمان لەگەڵایە و گەورە بەرەکەت بخاتەتەمان ئینشاڵڵا بۆ بەرنامەکانی تر جێنشینەکانتان هێنەوە کاتەوەنیە ماشەڵڵا کاکە ساباتیش دەست و پەنجەیەکی جوانی هەیە بۆ دەبژەنی ئەوە من ئەو پرسیارم هەیە کاکە سابات چەندێکی ڕاهێنانەکەی بەڕاستی قورسیانی ماشەڵڵا لەگەڵ ئەمانانی بەردەوام ئەبێ خەریک بێ من لە مناڵیەوە کە لەناو عاریفانە گەورە بووین لەناو زانا و گەورەیانە لەناو خانەقا و مەدرسەی زانایانە کە گەورە بووین ئەم مناجات و قەسیدە و سرودانە هەر هەبووە ینی بە مناڵی حەزمان بۆی چووە ڕاست هەر دەستپان ناوەتێ توزانم هەر لیان سندوین لێمان نەزانیوە ئیتر هەر کۆڵمان نەیەوە بە مناڵی لەخوا بەزیابێ فەزلی خوایە خۆم فێر بووم لە خانەقەکانە ینی پێویستم بە کەس نەبوو دوای ئەوە چوومە دەورەیەکی تر لای مامۆستا شایران مەنسووری لای ئەو خوێندم هەم ئیسفادەم لێ کرد بە ئەکادیمیانە کە دەف لێ بم و دەف بژەنم باشە بۆ ڕایەنانیش دەستم ڕاهاتوو بێ ینی ئەوە نییە بڵی ڕایەنان زۆر کەمەمانە دەرنامە بۆ بەرنامە لەوانی ئەی بۆ تا ئێستا تەمە سەرەتا لە لای جەنابتۆ دەستمان پێکرد بەڵام لەو کاتی دەستمان پێکرد و هەر لەگەڵ ئەمانە ڕێ بۆ ئێستا شتێکی تایبەت بە خۆتمان پێشکەش ناکەی هەر پارچەیەک دەفت نازانم
ئیقاعێک تەرتیباتێک خۆت بەدڵت بێ جیاواز لەوەی سەرەتا دەستمان پێکرد بام جارە بەس لە خزمەت و ئابین. بێنەوە لای ئێوە بۆ بەرهەمێکی تر ئەمڕۆمان و بەردەستمان کەوتون بە دڵنیاشم ئێستا بینەر و بیسەرەکان ئەم بابەتیان پێخۆشە بابەتێکی ترمان پێشکەشکردن و لە خزمەتانین ئەچینە خزمەتە و مەدحەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تەشریف باتە مەدینە طالع البدر علينا زۆر باش فەرمووس طلع البدر علينا من ثنيات الوداع وجب الشكر علينا ما دعا لله داع طلع البدر علينا من ثنيات الوداع وجب الشكر علينا ما دعا لله داع أيها المبعوث فينا جئت بالأمر المطاع جئت شرفت المدينة مرحبا يا خير داع طلع البدر علينا من ثنيات الوداع وجب الشكر علينا ما دعا لله داع قد لبثنا ثوب العز بعد تعزيق الرقاع ربنا صل على من دل في الخير البقاء طلع البدر علينا من ثنيات الوداع
من نازم لەسەر شاشە ڕۆی یاننا بەس ئاگام لێ بوو دەرهێنەر لەو شاشە پریڤیان ناوستە دوێ ساتی فیلمی ڕیسالەیان ئەوەی کە تەڵاع بەدووەکە ئەم فیلمە بەڕاستی خزمەتێکی زۆری کردووە ینی لەوانەیە مطابق نەبێت لەگەڵ سونەتی پێغەمبەر ئەو ڕووداوە ڕاستەقینەیان ڕووی داوە بەڵام خۆ ئێمە هیچمان لەبەردەستان نییە کە باسی ژیاننامەی پێغەمبەرەکەی صلی الله علیه وسلم کە باسی کۆچی پێغەمبەر لە مەکەوە بۆ مەدینە ئەکەی کۆمەڵک بابەت کە باسی ئەوواکە چۆن مسلمانان هاتوون لای دارخورماکان پێشوازیان لە پێغەمبەر کردو ئەم فلیمە هەموو شتێکت بۆ ڕوو نەکاتەوە ئێستا لەگەڵ فەرمایشتەی تۆ شتێک هاتە خەیاڵم حەزەتی ئەسمای کچی حەزەتی ئەبوبەکری سیدیق ئەو حەدەسەی کە ینی سێیەم کۆچە لە ئیسلامە کە پێغەمبەری خوا سەڵام کۆچی یەکەم و دووەم هاوڵان کە بۆ حەبەشە کردویانە لە کە ئەو سێ ڕۆژەی کە ئەمێنۆ لە غاری سەورا کاتی حەزەتی ئەسمانانیان بۆ ئەبات ینی ئاخر جار وای لێیە کە پشتێنەکەی پشتی خۆی ئەکاتە دوو لەتەوانێ بۆ ئەوەی کە بێت هەتا پێغەمبەری خوا سەڵام ئەو لە خەبە جوانەی پێدا ذات النطاقین ینی ئازایەتی ژن و ینی لەو بوارە ینی چەنا حەدەسی گەوری تایە کە خوای گەورە قەدەرێکی وارێکە خا هەم ئەم کۆچە بێتە مای خێر بۆ پێغەمبەری خوا سەڵام بۆ هاوڵان بۆ گەورەکردنی ئیسلام بۆ بەرەو پێشچوونی ئیسلام و حەدەسە جوانانەی تیا کۆبووتانی ئینسان نازانە وەسفی کامیان بکە خۆی ئەم بابەتە دین بەم شێوە گەشتەوە بە ئێمە دین بەم شێوە گەشتەوە بە ئێمە بەم کاری کە پێغەمبەر صلی الله علیه وسلم کردی بەم هیجرەتەکە کردیوە چرخانێکی زۆر گەورە لە دینی ئیسلامە ڕوویە پێغەمبەر صلی الله علیه وسلم سەرەتا کە چوو بۆ یەثریب مزگەوتی قوبای دروست کرد لێوە چەند خاڵێکی دانا دەوڵەتی دروست کرد ینی ئەم خاڵانە بووە هۆی وەچەرخانێک لە دینە بڵێن بە تازەگەری و نوێبوونەوە دەستوری دانا بۆ هەمتان جوولەکەکانیش بەشدار بڵێ بۆ دینداری و اینجا لە زوڵمەوە بۆ میانڕەوی بۆ ئەمانە هەمووی بڵێن کراوە لەو سەردەمەیە ئەوە بووە پێغەمبەر صلی الله علیه وسلم بڵێن بە خۆشی خۆی لە مەدینە و لە مەکە و کۆچی نەکرۆ بە مەدینە بڵێن بە زۆرداری بەڵام ئەمە خوای گەورە بڵێن ڕەئی لەسەر بوو ینی خوای گەورە نیازی لەسەر بوو کە ئەمە بکرێت چونکە خێرێکی گەورەی تایە کە ئەمە دەوڵەت ئیسلام لەمە دەوڵەتی بڵێن دەوڵەت دروست کرا لەم هیجرەتەیە جا بڵێن
بەم کاریکە پێغەمبەر صلی الله علیه و سلم کردی بەسەرخانێکی زۆر گەورە لە دینە دروست بوو وێن بە هەوڵماندووبوونێکی زۆر بە چەند زەحمەت و ناڕەحەتیەکی زۆر ئەم دینە گەشتە بە ئێمە کەم شێوە کاکە محەممەد دەرهێنەرەکەمان لەو دیۆ باسی هۆنراوەکی قانەعی کرد بێخود عفو لەسەر چیە کاک عادل شەو هات و من مەستی خەیاڵاتم لەبەرتە بەس کێشە ئەوەی ڕۆژە نازان کاکعادل بوو شعرەکەم نۆڵای شعرەکەم ێستا لە بەردەسانی ئەگەر شتێکی تریشتان ئامادە کۆتا بەرهەمانی بیکەینە کۆتا بەرهەم من حەزەکەم حەدەسێکی تر پێنج دقەیە کاتمان ماوە ئەمە هەموو تەرخانەکەین بۆ جەنابتان بەم 4-5 دقە من حەزەکەم حەدەسێکی تر لە خزمەتە چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سەر ژیانی کە یعنی سەرێکی لە تەمەنێکی مناڵیا کە سوکاری لە دەسەدا کە ئەگاتە تەمەنی هەرزەکاری و ئەو بێکەسیە و ئەمجاکێ نەگاتە ئەو تەمە سەرانسە تەمەنی ناڕەحەتی بووە جامە حەزەکەم لە ئەوڵۆ باسێکی لە دایکبوونی پێغەمبەری خواکەم صلی الله علیه و سلم هەر بە شێوازی مناجاتە لە خزمەت زۆر باشە تەواو بێ بەم 3-4 دقەیە ئەو پڕی 6 دقە بێ یاڵا فەرموو شەو لەدایک بوون ڕەسوولی سەروەر خەیلێ موعجزات لە بۆی هاوت نەدەر کیسرا کەوتە تاق ئەیوانی کیسرا دەریاچەی ساوا لمی لێبڕا ئەیوانی کیسرا دوو فەرق بوو ئەو شەو ئاگری زەردەشت بێبەرق بوو ئەو شەو بت لە بتخانە سەرنگوم ئەو شەو ئەیوانی کیسرا دوو فەرق بوو ئەو شەو دایانی شیری شاهی مؤتمن ئەوەڵ دایکی بوو دوو ئوم و ئەیمەن سێیەم سوهەیبەی بە حوسن و حەسەن چەند ڕۆژ شیریدا بە مەولای عەرەب چوارەم حەلیمە سەعدیە نەسەب خەڵکی سەحرا بوو هات بەدایانی بردی بۆ سەحرا تا مدەی 2 ساڵ شیری خۆی پێدا لە یومنی زاتی ئەحمەد المختار ماڵی حەلیمە ژیان بێ ئازار پاش تەواو بوونی دەورانی ژیری هێنایانەوە بۆ لای باپیری کاتێکە هاتۆ زەینی کراوە بۆی دەرکەوت باوکی زوو لە دەستداوە جار جار هاتە بوو بیر ئەی بردەوە لە هەتیوی خۆی بیرێ کردەوە جار جار ئەی فەرموو ئاخت خوادایە چەند خۆش بوو جارێ باوکم بدیایە داخۆ ئەمزانی بزەی باوک چۆنە تووڕەی سلۆن نازی سلۆنە دایکی بەر ئەبوو گر لە هەناوی دایکی بەر ئەبوو گر لە هەناوی دەی ئەشاردەوە فرمێسکی چاوی ئەی وڕاڵەکەم ئاخ محەممەد گیان بەنەنی
هەنیان منی شوێنەی تۆ هیچێ نازانم ڕازی هەتیمی و نازانم چییە بەڵام کاری خوا بێ حکمت نییە عمری 6 ساڵ بوو ئەو مایەی دینە لەگەڵ ئامینە ڕۆی بۆ مەدینە دایکی لەو خاکە بە ڕەحمەت خواش هەر لە مەدینە تەسلیم بە خاک مناڵێ ماوە بە تاقی تەنیا بێژگە لە خواوەن کەسێ شت نابا تەنها باپیرێ فەقیر شک ئەبا دەردی هەتیوی دڵی ساڕێشکە ئەویش بڕاوە هێز لە دەسوقای ئەبێ محەممەد بگاتە فریای ڕۆژێکیان مادوو هاتەوە بۆ مام دەسوپێی وردی پڕ لە دڕکودا یەک ڕاست ڕابکە بەرەو لای با دەستکاتە منی مادوێتی لا لە جیاتی بزەوە پێشوازی باپیر ئۆخەی ڕۆڵەی پڕنازی باپیر چەند مناڵ بەرەو پیری ڕایان کرد وتیان محەممەد باپیرەی شومر دەردی پێغەمبەر دیسان کولاوە بە قوربانی زانی تازە و نۆی دیسان کولاوە مناڵێ ماوە بە تاقی تەنیا بێزگە لە خواوەن کەسێ شک نابا پڕ بە پانتایی ئەرز و سەماوات لە دیاری ئەحمەد برژێ سەڵاوات زۆر سپاس بۆ هەریەکی لە بەڕێزان سرود بێژان کاک محەممەد دڵشاد و کاک محەممەد ڕەباسی و هەروەها کاک ساوات بەختیار کە لەم تەوەرە ئامادە بوون و بە دەنگ و سەدای خۆیان بەرنامەکەیان جوانتر کرد. بخواب بخير.